سێ بەرپرسی پێشووی ئەمریکایی ڕایانگەیاند کە گۆڕینەوەی گازی سروشتی ئێران بە نەوتی عێراقی بەپێی ئەو ڕێکەوتنەی موحەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند شکاندنی سزا سەپێنراوەکانی ئەمریکایە لەسەر تاران مەگەر ویلایەتە یەکگرتووەکان بە بڕیارێکی هەڵاوێردکردن ڕێگە بەوە بدات. سوودانی ڕۆژی سێشەممەی ڕابردوو ڕایگەیاند گۆڕینەوەی نەوتی خاوی عێراق لا بەرامبەر گازی سروشتی ئێران بۆ کۆتایهێنانە بەو شایستە دارایانەی ئێران کە پێویستیان بە ڕەزامەندی ئەمریکایە بۆ گێڕانەوەیان. سێ بەرپرسی پێشووی ئەمریکی دەڵێن گۆڕینەوەکە دژایەتی سزاکانی ئەمریکایە. ریچارد گۆڵدبێرگ لە دامەزراوەی بەرگری لە دیموکراسیەکان دەڵێت جێبەجێکردنی ئەم جۆرە لا گۆڕینەوە شکاندنی سزاکانی ئەمریکایە مەگەر بە دەرکردنی هەڵاوێردێک لە ئاسای شینەتەوەی ئەمریکاوە بێت. بەرپرسێک بە ئاماژە بە بڕیاری ئەنتۆنی بلینکینی وەزیری دەرەوە لە 21 مارسدا بۆ ماوەی 120 ڕۆژ بۆ گێڕانەوەی پارەی کارەبا بە تاران لە بری نرخی کارەبایە نەک نرخی ئەو گازەی کارەبا بەرهەم دێنێت. بەڵام ئەوەشی لێ دەخوێنرێتەوە کە ڕێگە بدرێت با گۆڕینەوەی نەوت و گاز کە بەرپرسەکە ئامادە نەبوو لەبارەیەوە هیچ بڵێت. لەم بارەوە بەرپرسێکی نزیک لە حکوومەتی عێراقەوە بە ئاماژە بە پێدانی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بە تاران ئاماژەی بەوەدا گۆڕینەوە ناچێتە چوارچێوەی سزاکانی ئەمریکاوە چونکە سزاکان دارایین و ئەم گۆڕینەوانە لە دەرەوەی ئەو سزایانەوەیە. ئەو بەرپرسی ئاماژەی بەوەش کردووە سەرەڕای هەموو ئەمانە بەڵام عێراق ئەمریکای لەم ڕێکەوتنەی لەگەڵ ئێران ئاگادار نەکردووەتەوە. یاسار ئەلمالیکی لە میدل ئێست ئیکۆنۆمیک سێرڤی ئاماژە بەوە دەدات تاران بە دەستی کێشەی داراییەوە دەناڵێنێت بۆیە گوشار دەخاتە سەر بەغداد بۆ بواردنی لە سزاکانی ئەمریکا لەسەری بۆیە وتەبێژێک لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕای دەگەێنێت ئێمە دەمانەوێت لەوە دڵنیا ببینەوە سزاکانمان لەسەر ئێران زیان بە عێراق ناگەێنێت. لەم ڕۆژانەدا پێدانی کارەبای نیشتیمانی لە عێراق وەک کێشەیەکی لە مێژینە پاشەکشەی بەخۆیەوە بینیوە لە کاتێکدا پلەکانی گەرما لە بەغداد و باشووری عێراق گەیشتووەتە 50 پلەی سەدی. ئەوەش لەلایەن خەڵکەوە ناڕەزای لێکەوتوێتەوە و جارێکی دیکە حکوومەتی بەغدادی خستوێتەوە بەردەمی تاقیکردنەوەیەکی سەخت.